بەیانیتان باش ڕۆژتان باش بۆ هیوای کە ڕۆژێکی باش و پڕوزە و پڕتەندروستی باش بەڕێ بکەن. من هاژە غەفور کاتژمێر حوتی تاوا لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. کوردستان 24 بەردەوام لەگەڵتانە بێگومان بە درێژەدان بە پێدانی هەموو ئەو زانیاری و هەواڵانەی کە لە جیهان و لە هەموو ناوچەکانی دەوروبەر دەگوزارێت لەگەڵتانە بین بۆ پرۆگرامی ڕۆژ باشیش دەستپێکی ڕۆژەکەیە بەردەوامی دەدات بە تەواوی ئەو زانیاریانەی کە لە جیهاندا بەڕێوە دەچێت یاخود ئەو هەواڵانەی کە لە جیهاندا ڕاست و دروست بە ئێوەی دەگەێنی. بۆیە سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەم. سەرۆک بارزانی پیرۆزبایی لە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دەکات. سەرۆک بارزانی لە تویتێکدا نووسیوێتی پیرۆزبایی لە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا و هەرێم دەکەم بۆ سەرکەوتنی لە هەڵبژاردن. سەرۆک بارزانی ئاماژەی بەوەش کردووە هیوادارم جیهانی ئازاد لە سەردەمی جۆ بایدن ئاشتی و سەقامگیری بەخۆیەوە ببینێت. سکرتێری گشتی حزبی سۆشیالیست کوردستان دەڵێت پێویستە دەوڵەتی کوردی بەبیر بایدن بهێنینەوە. محەممەد حاجی مەحموود سکرتێری گشتی حزبی سۆسیالیستی کوردستان لەبارەی سەرکەوتنی جۆ بایدن لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بە کوردستان 24 ڕاگەیان. پێشتر جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا بە سەرۆک بەرزانی ڕاگەیاندبوو کە لە تەمەنی خۆی و سەرۆک بارزانیدا کورد دەبێتە خاوەنی دەوڵەتی خۆی. دەژڵێت ئێستاش پێویستە ئەو وتەیە بەبیر جۆ بایدن بخەینەوە. فەڕەنسا هێرشی پەکەکە دژی هەرێمی کوردستان سەرکۆنە دەکات. باڵیۆزخانەی فەڕەنسا لە بەغداد لە ڕاگەیاندراوێکدا هێرشی پەکەکەی دژی هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان سەرکۆنە دەکات. هەروەها هاوخەمی بۆ خێزانی قوربانیان و زوو چاکبوونەوە بۆ برینداران دەخوازێت. ئاماژە بەوەش دەکات هێرشی پەکەکە دژی سەقامگیری عێراق و هەرێمی کوردستانە. ڕۆژی 29 ئەم مانگە ساڵی نوێی خوێندن لە عێراق دەست پێ دەکات. لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق کۆبووە و بڕیاریدا ڕۆژی 29 یانزەی 2020 ساڵی نوێی خوێندن دەست پێ بکات. هاوکات حەیدەر فارۆق بوتەبێژی وەزارەتی پەروەردەی عێراق ڕایگەیاند تیمەکانی وەزارەتی تەندروستی سەردانی قوتابخانەکان دەکەن و چاودێری ڕەوشی تەندروستی قوتابیان و مامۆستایان دەکەن. ڕاشی گەیاند پشووی ڕۆژی شەممە نامێنێت واتە لە هەفتەیەکدا 6 ڕۆژ دەوام دەبێت. سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕای دەگەێنێت هەموو هەوڵێک بۆ کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا دەدەن. جۆ بایدن 46مین سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە گوتارێکدا ڕایگەیاند لە ئاستی ئەو متمانەی هاوڵاتیان دەبێت و جیاوازی لە نێوان ویلایەتەکان ناکات. بەڵێنیش دەدات سەرۆکی هەموو ئەمریکیەکان دەبێت. ڕاشی گەیاند پلانیان هەیە لەگەڵ دەست بەکاربوونیان بە شێوەیەکی فەرمی لەگەڵ تیمێکی شارەزا و پسپۆر هەوڵی کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا دەدەن و کاری لە پێشینەیەنە. دۆناڵد ترامپ کۆشکی سپی جێدەهێڵێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆتایی مانگی ئەیلولەوە بۆ یەکەم جار کۆشکی سپی بەرەو یانەی گۆڵفی ڤێرجینیای جێهێشت. ترامپ بە پۆشیری پێڵاوێکی یاری گۆڵف و کڵاوێکی سپی کۆشکی سپی جێهێشت. لە کاتی دەرچوونی کاروانی ئۆتۆمبیلەکانیشیدا ژمارەیەک لەلایەن گرانی جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لەسەر ڕێگای وەستا بوون و دروشمی پشتیوانیان بۆ بایدن دەبوتەوە. کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانم پێشکەشکردن. دوایەوەی چەند ڕۆژێکە هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێوە دەچێت و کوردستان 24 بەردەوام ڕووماڵی ئەو هەڵبژاردنانەی گواستۆتەوە بە تەواوی ئەو زانیاریانەی کە هەبووە یاخود هەواڵی دروست لە کوردستان 24ەوە بەردەوام گەشتۆتە بە بینەر و بیسەرەکانی. ئێستاش وەکوەزانین کە جۆ بایدن بووە 46مین سەرۆکی ئەمریکا و کامالا هاریستیش دەبێتە یەکەم ئافرەت لە مێژووی ئەمریکادا کە پۆستی جێگیری سەرۆکی ئەو وڵاتە وەردەگرێت کە ئافرەتێکی هەم ڕەشپێستە و یەکەم جاریشە لە مێژووی ئەمریکادا ئافرەتێک ببێتە سەرۆک یاخود جێگیری سەرۆک کە کەمێک پێش ئێستا جۆ بایدن و کامالا هاریس گوتارێکیان پێشکەش کردووە و ئێستاش لایەنگرانیان ئاهەنگی سەرکەوتنە گێڕن بۆ زانیاری زیاتریش من دەچمە لای
نێردراومان هاوار عەبدوڵڕەزاق کە نێردراوی کوردستان 24 لە واشنتۆنەوە لەگەڵمایە. سڵاو هاوار پێمان بڵێ ئێستا چی ڕوو دەدات دوایەوەی کە جۆ بایدن هەڵبژێردرا دوای نزانیاریەکان چییە؟ سڵاو لێبێ و بەیانیت باش هاژە کە لێرە شەوێکی درنگانی شەوە لە واشنتنی پایتەختی ئەمریکا. ئەمڕۆ پایتەختی ئەمریکا ڕۆژێکی گەرموگڕی بردەسەر، ئەمەش دوای ئەوەی کە جۆ بایدن نزیکەی 12 کاتژمێر لەمەوبەر بە فەرمی ڕاگەنرا یاخود ئەنجامی بەرایەکان ئاشکرای کرد و سەلماندی کە ئەو جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان دەبێتە 46مین سەرۆکی ئەمریکا و کێبڕچەکەی لە دۆناڵد ترامپی سەرۆکی ئێستای ئەمریکا بردوتەوە. بەڵام وجێ سەرنجە سەر ڕای ئەوەی کە زۆربەی سەرکردە و بەرپرسانی وڵاتان پەیامی پیرۆزباییان بۆ جۆ بایدن ناردۆ بە بۆنەی هەڵبژاردننی یاخود سەرکەوتنی لە هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمریکا. بەڵام هەتا ئێستا دۆناڵد ترامپ دانی بە دۆڕاندن یاخود سەرکەوتنی جۆ بایدندا نەنا و هەروەها وەکو لە دواتویتیشتا ڕاگەیان ئەنجامەکەی ڕەت کردەوە و ڕاشی گەیان کە ئەوان بەردەوام بن لە شەڕە یاخود جەنگە یاساییەکەیان و تانەکان لە دژی ئەو ئەنجامانە پێشکەش بە دادگای فیدراڵی ویلایەتەکانەکەن تاوەکو هەروەکو خۆی دەڵێ کە مافی خۆیان بدەستبێن. هەروەکوتیشی من هێشتا هەر سەرۆکم و 71 ملیۆن دەنگی یاساییم بەدەستێناوە. هاژە من دەمێ ئاماژە بۆش بکەم کە کەمێک لەمەوبەر نزیکەی کاتژمێرێک لەمەوبەر جۆ بایدن گوتاری سەرکەوتنی لە ویلایەتی خۆی داڵوێر پێشکەش کرد و لەو گوتارێدا چەند خاڵێکی گرنگی باس کرد. یەکێک لەوانە گوتی کە سەرکەوتنیشی مەزنیان تۆمار کردووە، ئەو دەبێتە سەرۆکی هەموو ئەمریکا نەک تەنیا سەرۆکی دیموکراتەکان یاخود کۆماریەکان. هەروە ڕاگەیان کە ڕۆژی دووشەممە چەند ڕۆژێکی دیکە تیمێکی تایبەتی پێک دێنێت بۆ تیمێکی تایبەتی پزیشکی پێک دێنێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە هەر وەکو خۆمان دەزانین ڕۆژانە ژمارەی پێوانی هەتا ئێستاش لە ئەمریکا تۆمارەکرێ چ لە ڕووی توشببوونەوە چ لە ڕووی گیان لە دەستدانەوە هەتا ئێستا زیاتر لە 230,000 ئەمریکی بەهۆی ئەو ڤایرۆسەوە گیانیان لە دەستداوە. هەروەها ڕاشی گەیان کە ئەمڕۆ ئەمریکەکان دەنگیان بە دیموکراسیدا و دەنگیان بە هیوا و ئومێددا و هیواشی خواست کە ئەوانەشی دەنگیان بۆ نەداوە بێنە پێشەوە و قۆناغێکی نوێ و چاپتەرێکی نوێ لە مێژووی ئەمریکا دەست پێ بکەنەوە لە دوای ئەو گرژی و ئاڵۆزەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا باڵی بەسەر ئەمریکادا کێشا بوو. ئەمەش بەهۆی ئەوەی کە ناکۆچی زۆر بە تایبەتی لە بازنی سیاسی ئەمریکادا هەبوو بەهۆی ئەو ناکۆچی لە نێوان ترامپ و دیموکراتەکانە بوو. هەمیشە بۆچوونی جیاوازە بوو لەسەر زۆربەی شتەکان و ئەو ناکۆچیە ژوای کرد کە کۆمەڵگەی ئەمریکی لە پێش هەڵبژاردنەکان ببنە دووبەرە و هەتا گەیشتە ئاستێکە گرژی و ئاڵۆزی چەند ڕۆژێک لەمە پێش گرژی و ئاڵۆزی لە بەردەم کۆشی سپی ڕوویدا و چەند خۆپشاندەرێکیش بریندار بوون کە ئەمە هەرگیز نەبینراوە لە کۆمەڵگەی ئەمریکیدا. بەڵێ هاژە بەڵێ هاوار باسیوەت کرد کە چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمان کە گرژ و ئاڵۆزی ڕوویدا لە بەردەم کۆشکی سپی دوایەوەی کە جۆ بایدنیش هەڵبژێردرا لایەنگرانی ئاهەنگیان گێڕا و جۆش و خرۆشێکی زۆری پێوە بوو. ئێستا تا ڕادەیەک ئەمریکا هێوربوونەوەی بەخۆیەوە بینیوە؟ هاوار گوێبیستی من بووی؟
پێ دەچێت هاوکارم گوێبیستی پرسیارەکەی من نەبوو بێت سپاس بۆ زانیاریەکانت هاوار بە هیوای کاتێکی باش زۆر سپاس. جیا لە ئەو هەواڵانەی کە پەیوەندی بە ئەمریکا و بە هەڵبژاردنەکان و سەرۆکی نوێی ئەمریکاوە هەبوو ئێستا دێنەوە ناو هەرێمی کوردستان و باز لە بابەتەکانی ناو کوردستانی ڕەنگین دەکەین کە یەکێک لە بازاڕە کۆنەکانە لە بازاری قەیسەری نەقیب لە سلێمانی لە ساڵی 1970ەوە دروست کراوە تا ئێستا وەک خۆی ماوەتەوە ڕۆژانە سەدان خەڵک سەردانی ئەو بازاڕاکەن. ئەم بازاڕە هەرچەنە لەسەر شێوازە کۆنەکەی ماوەتەوە بەڵام چەند ساڵ جارێک تایبەتمەندی دوکانەکان دەگۆڕێت. ساڵانێک دوکانەکان کرابوو بە بەرگدرو ساڵانێک کرابوو بە کەلوپەل ئێستاش بە مور و بە کاری دەستی و بە جوانکاری ئافرەتان با بێکەوە ببینین. قەیسەری نەقیب کاتی خۆی خێلی نەقیبی گەورە دروستیان کردەوە. خێلی خەتیبی گەورە خەتیبانی 20 ساڵ 30 ساڵەمە پێش نا 150 ساڵەمە پێش ئەوان دروستیان کردەوە. ئەلەوە ناوە نەقیب. لە دوای هەفتاوە اینجا قەرەباڵوێنە لە پێشەوەن وڵە قەرەباڵغانە بۆ چۆڵ بوو هەر کەمەکی خەیات و ئەوانەی تیاونەوەی بیرۆری من بێت بڵێن قەرەباڵغ نەبوو زۆربەی ئەم شوێنانەم سەر سوچارە لەم لەوە دروست کراوە. پێشە بەشی زۆری خەیات بوو لە دوای خەیاتەکە بەشێکی بازرگان بوو لە دوای بازرگانێکە وردەوردە بوو بە کەمالیات. ئێستا ئەم بابەتی هێنێ بابەتی خەیاتە و مەسەلە مت و مور و ئەوانەی تایە بابەتی جوانکاری ئافرەت. بەڵێ هەرکەس ڕووی کردبێتە سلێمانی بێگومان سەردانی بازاری قەیسەری نەقیبی کردووە لە برەوەی کە مێژوێکی زۆر دوور و درێژی هەیە لەو شارەوە بۆتە سنبولێکی شاری سلێمانی کە لە ساڵانی پێشتر یاخود لە سەدەی ڕابردوو لە کاتی دروستکردنیدا ئەو کاتە کە بازرگانان لەوێ ئەو کەلوپەلانەی کە هێناویانە لە بەغداوە هێناویانە یاخود لە شارەکانی خواروی عێراقەوە چوون و سەردانیان کردووە و چەندین کەلوپەلی جوانکاری یاخود پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانیان هێناوە کە چەند ڕۆژێکیان پێش چووە ماوەی 4-5 ڕۆژ بەڕێگەوە بوون لە بروی ئەو کاتە هیچ ئۆتۆمبیلێک یاخود کار ئاسانیەک نەبووە بۆ هاتوچۆ بتوانن بەو شێوەی کە ئێستا هەیە بازرگانی لە جیهاندا دەکرێتوانن لە ماوەکی کورتە هەر شتێک بێت و بگاتە ئەوێ بۆیە ئەو مێژوەی هێشتا ماوە وە کەسانێکیش هەن بەردەوام لەو کاتەوە تا ئێستا بۆنەوە دوایینەوە ماونەتەوە و بەردەوام کاری تێدا دەکەن و هەر بژێوی ژیانیان لەسەر ئەو بازاڕە بەندە. ئێستاش بابەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
خانی باشخان لە بەدلیسی باکووری کوردستان لە سەدەی 16مینی زاینی لەلایەن دەسەڵاتدارانی وان کە لەسەر شێوەی تەلارسازی سەلجوقی بنیادنراوە بە پێشکەشکردنی خۆراکە کولتوریەکانی ناوچەکە پێشوازی لە گەشتیارانی بیانی و ناوخۆیی دەکات با ئێمەش بەیەکەوە بیبینیم. خانی باشخان لە بەدلیسی باکووری کوردستان کە 500 ساڵ لەمەوبەر لەسەر ڕێگە یاوریشم دروستکراوە و میراتی کولتوری و بەڕێبەتی ناوچەی وەقفەکانە بە هونەری تەلارسازی و ئەندازیاری لە کاری دروستکردنی سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێژاوە. ئێستا لەو شوێنە خواردنە کولتوری و مێژوویەکان پێشکەش بە میوانان دەکرێن. خانەکەمان لە بەڕێبەتی ناوچەی وەقفەکان بەکرێگرتووە و بە پێشکەشکردنی خۆراکە کولتوریەکانی ناوچەکە پێشوازی لە گەشتیارانی بیانی و ناوخۆ دەکەین. خۆراکە کولتوریەکانی بەدلیز مێژوویشی دێرینیان هەیە. خواردنی و خۆراکە کولتوریانە لەو شوێنە مێژوویە سەرنجی گەشتیارانی ناوخۆ و بیانیشی ڕاکێشاوە و پۆل لێرە دەکەن. ئەم خانەیە لە سەردەمانێک بۆ پەناگە و خۆڕاگری دەسەڵاتداران بەکارهێنراوە. ئێستا بەرگێکی نوێ کراوەتە بەروتەوە و نوێکراوەتەوە. دیزایانی شوێنەکە لەسەر کولتور و مێژوو شارەکە بنیاد مراوە و سەردانکەران تێیدا هەست بە ئارامی و ئاسوودەی دەکەن. خانی باشخان لە سەدەی 16مین لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتی باکووری کوردستان دروستکراوە. ئێستا لە ڕێگەی نۆژەنکردنەوە لەسەر شێوازی تەلارسازی هەمان سەردەم نوێ دەکرێتەوە. لە خانەکەدا خواردن و خواردنەوەی کولتوری و دێرین پێشکەش بە میوانان و گەشتیاران دەکرێت. ئەوەش بۆتە خاڵی بەهێزی ڕاکێشانی گەشتیار و سەردانکەران. هەر لە باکووری کوردستان گروپێکی میوزیک و گۆرانی سەر بە فەرمانگەی وەرزش و لاوانی شەرنەخ کە ئێستا سەرقاڵی ڕاهێنان و پرۆڤەکردنن بۆ ئەوەی بەشداری پێشبڕکێی دەنگخۆشی بکات کە بڕیارە 19 ئەم مانگە بە شێوەی ئۆنلاین بەڕێوە بچێت. گروپەکە دەیەوێت لەسەر ئاستی تورکیا پلەی یەکەم بەدەست بێنێت و وەکەوەی لە مانگی ئەیلولی ڕابردووش لە پێشبڕکەیەکدا کە نوێنەرایەتی شارەکەیان کرد و پلەی یەکەمیان بەدەستێنە ئێستش بە هەمان شێوە هەوڵەدەن کە پلەی یەکەم بەدەست بێنن لە تورکیادا. هونەرمەندانی کورد لە هەر شوێنێکی جیهان بن جا لە کوردستان بە یاخود لە دەرەوەی کوردستان بێ بێگومان پرۆگرامی ڕۆژباش هەمیشە بەسەریان دەکاتەوە و کار و چالاکیەکانیان پیشانی هەموو بینەر و یاخود باس لە کار و چالاکیەکانیان ئەکرێت و بیسەرانیش دەیبیستن کە ئەم ڕۆژ تەوەری پرۆگرامەکەمان باسکردنە لە ئەو کاری یاخود ئەو پێشەنگایی کە ڕەسوول خوڕام هەموو ڕۆژنامەنووس وەکو فۆتۆگرافەری کوردیش پێشەنگایەکی وێنەی لەسەر کوردستان لە فیلەندا کردوتەوە هاوکات لە چەند ڕۆژی ڕابردووش خەڵاتی هوەری ساڵی بۆ ساڵی 2020 بە ناوی ڤیکی سێواری فیلەندی پێبەخشرا. ئێستا من ڕاستەوخۆ بەڕێز ڕەسوول خوڕۆمم لەگەڵا لە ڕێگەی سکایپەوە لە فیلەنداوە لەگەڵم دەبێت. بانیت باش سپێدە باش کاگڕۆسۆڵ تەندروستی چۆنە پێم بڵێ یەکسە باسی ئەو خەڵاتم بۆ بکەیت کە چۆن بوو بەخشرا بەتۆ و لەسەر چ بنەمایەک بوو. لە بەیانێکی سارد و سری هەلسینکی پایتەختی فیلەندەوە بە دڵێکی گەرمەوە سڵاو و ڕۆژ باش لە ئێوە و لە بینەرانتان. خڵاتی ساڵی چالاکی هونەری ڤیکی سەورا کە لە ساڵی 2014ەوە ناوەندێک هەڵکەوتوو لە ڕۆژهەڵاتی هەلسینکی ساڵانە ئەم خەڵاتە دەبەخشێت بە چالاکانی بڵێن دانیشتووی ناوچەی خۆی لە بواری جۆرا و جۆر. ئەم ساڵەکانەش ئەمە ناوەندە منی وەکو چالاکی هونەری و هونەرمەندی ساڵی خۆی هەڵبژارد. دیارە ئەم هەڵبژاردنە هەروە بە سانایی و بە ئاسانی بڵێن بەدەست نهاتوە. من بە نزیک 10 ساڵ ژیانم لە فیلەند تا زیاتر بە پێشانگای وێنەم کردوتەوە لە دەیان ناوەندی بڵێن ڕاگەیاندن ڕۆژنامە و گۆڤارەکان وێنەکانم بابەتەکانم بوونیان هەبووە و هەر هەمووی ئەوانەش لە گوگڵ هەنە و ئیتر
بابەتی سەرەکی و ناوەڕۆکی گشت چالاکیەکانیشم نیشتمان و کوردستان و ئەو شوێن و وڵات بۆ پێلەی لەدایک بوومە و بە تایبەت ئەو بابەت و ئەم چالاکی کە کاریگەری سەتاسەتی هەبوو لەسەر هەڵبژاردنی من وەکو هونەرمەندی ساڵ و سالاتی هونەری ساڵ کردنەوەی پێشانگای کاتەکانی یاستا لە ناو دارستان بوو وەکو جاری پێشیش بۆم باسکردن یاستا کەسێکی خانەنشین کە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بۆتەوە و بەڵام پێشتر ئیشی فۆتۆگرافی کردووە هیوایەتی ئەوە بوو کە پێشانگایەک لە ناو پێشانگایەکی وێنە بکاتەوە بۆ خۆی ئەو توانایی نەبوو بۆیە من خۆبەخشانە لە شوێنێکی زۆر زۆر تایبەت لە ناو دڵی دارستان ئەم پێشانگایە بۆ کردەوە و هەر ئەم پێشانگایە بە تێروسەری بۆ جێگای سرنجی فیلەندەکان و لەگەڵەویش لە ڕابردوو سالاتی باشم هەبوو تر ئەوانە هەموو کاریگەریان هەبوو من شیاوی هەڵبژاردننی سالاتی هونەریە هونەرمەندی ساڵ بەڵێ کاک ڕەسوڵ وەکو وەزارین کە لە ماوەی ڕابردووش بەم کارانت وات کردووە کە دڵی فیلەندیەکان زۆر بەلای خۆتا ڕاکێشیت و کارەکانت بێتە جێی سەرنجیان بۆیە ئەمە بزانم ئەم خەڵاتی ڤیکی تەنها بە تۆ بەخشرا یاخود کەسانێکی دیکەش بە هەمان شێوەکو تۆ وەریان گرتووە لەو کاتە و لەو مانگەی ساڵەدا بڵێن لە فیلەندا لە بواری جۆرا و زۆر بڵێن چالاکانی ساڵ لە بەشی جۆرا زۆر هەڵدەبژێردرێن بۆ نمونە ماوەیەک لەوەی پێش ئێمە پەنابەری ساڵیشن هەبوو بەخۆشیەوە پەنابەری ساڵی شار کوردێک و هاوزمان و هاوشاریەک بوو مام کورد نژاد و بڵێن سوزانم بەڵام ئەوەی من تایبەتە بە چالاکی هونەری کە ئەم ناوەندەی ئەو ئەنجومەنەی ڤیکی سێورا لە بەشی جۆرا زۆر ساڵانە هەڵدەبژێرێتن بەڵام پێوا بۆ ئەم ساڵەکانە من شیاوی ئەوەمە بۆ ئەو هەڵبژاردنە دەستنیشان بکردێت واتە بەگشتی چالاکی و کارەکانی ڕابردووم لە پێشتاوی فیلەندیەکان بوون نەبوو ئەوان ئێمە دەبینن کە چ دەکەین و چ ناکەین هەرچەند ناوەڕۆکی زۆرێک لە کارەکانی من وەکو بۆم باسکردن و وەکو لە پشتەرم دیارە ئیتر نیشتمان و کوردستانە کەواتە چه هەستێکی خۆشی بە تۆ بەخشی ئەو خەڵاتی کە پێت بەخشرا بە دڵنیایەوە هەستێکی خۆشم پێدەداتن بە دڵنیایەوە من لە ماوەی 10 ساڵ ژیانم لە وڵاتی فیلەند سالاتی جۆرا زۆرم هەبووە کاتێک کە سالاتێکانم دەبیندرێن کاتێک کە بەسەر دەکردێمەوە کاتێک کە پێت دەوتێتن تۆی کە ئیش دەکەی هەی و بوونت هەیە هەرچەند لەگەڵ ئیشەکانی من داهاتی ماڵی و پارە و بودجە و میزانیە زۆر نییە ئیتر ورە بەرزتر دەبێتن تینی زیاترم پێ دەدرێتن ئەوە دەبێتە هەوێنی سوزانم هەوڵدان و بەرخۆدان و تێکۆشانێکی زیاتر بە دڵنیایەوە بۆ بڵین لە ناو پێشانگاکانی وێنەی من لەوانەیە بڵین وێنەکانم زۆر زۆر جوانیش نەبن بەڵام بەوەندە توانایی کە هەما بڵین گەڵایەکی وشکی نیشتمان و کوردستانم کردیوتە بیانوویەک بۆی کە بەگشتی باسی وڵاتم بکردرێتن لە لای فیلەندەکان بۆ نمونە ڕۆژی هەینی لە شوێنێک هەرێکیکردنەوەی پێشانگایەک بووم ئەو کارمەندی کە یارمەتی منی دەدا ئەم پێشانە وێنانە ئیشۆنە کوردستانن کوردستان بە تێر و تەسەلی سەبارەت بە سوزانم پێشمەرگە و پۆلیتیک و سیاسەتی ئێمە زانیاری هەبوو پێی من ئێوە دەناسم بەڵام نەمدەزانی سروشتی وا جوانی شوەیە یعنی دەم هەوێ باز لەوە بکەم ڕووی ما بۆ ئوروپایەکان زیاتر بەداخەوە ڕوویەکی شەڕ و خوێن و نەهامەتیە من هاتوومە لە ڕێگای سروشتەوە کار دەکەم بەشیمە زێدیمە هەر خوێن نییە هەر شەڕ نییە جوانیشمان هەیە خۆزگەستت خۆزگە بڵێن بەش وەزارەتی گەشتیاری کوردستان جوورێک بوونی هەبا لە ئوروپا کە ساڵانە بڵێن جوانترین وێنەکانی گەشتیاری کوردستان هەڵدەبژێرێت ئێمە توانی بامان لە ئوروپا یان لە فیلەندا ساڵێک جارێک دووجار بە جوانەکانی کوردستان بە جوانەکانی سروشتی و کولتور و دابوونەری پێشانگا بکەینەوە بۆ فۆتۆگرافانی کوردستان بۆەوەی کە زیاتر جوانەکانی خۆمان بە ئوروپیەکان و فیلەندەکان بناسەین ببرن زۆر دوور بوومەوە لە بابەتەکە فەرموو بەڵێ کاک ڕەسوڵ خوڕام ناوەستێ بەردەوامە لە کاری هونەری و لە پێشانگاکانی سبەینێ پێشانگایەکی دیکەت هەیە پێمان بڵێ ئەو پێشانگایە گزارش لە چیەکە و چۆن بەشداریت کردووە پێشانگای سبەینێشم وەکو زۆربەی پێشانگایەکانی تر بە ناوی گوڵە فیلەندیەکانی دایکم لە ناوەندێکی زۆر زۆر ڕەسمی و تایبەت
بە ناوی گالێری ڕایەڵا لە سنتەری هێلسینکیە دیسان لەوێش زۆرێک لە وێنەکانی ڕابردوو سروشت و دابوونەریتی کوردەواری و هاوکات لەگەڵەوەی کە جار و بار لە فیلەندەوە من تۆی گوڵم ناردوتەوە بۆ دایکم بۆ وڵاتی خۆم لەوێ ئەوانەیان شین کردو و بڵاویان کردوتەوە وەکو دیارێکی فیلەند چۆنێتی ئەم ئیشە چۆن بەڕێوە چووە ئیتر گزارش لەوە دەکاتن و بڵێن هاوکاتیش یەکێ لەو سالاکیانەی کە من لەبیرم کرد لە نیز و کەوپایی من بە سەدان گوڵی گوڵ و بەڕەوژەم بۆ بەخشانە لە ناو فیلەندەکان بڵاو کردەوە بۆی کە هەستێکی جوانیان پێ بەخشم دیسانش باز دەکەمەوە خۆ دیارە سالاکەکانی من زیاتر لە بواری وێنەگری بوونا بەڵام من لەماوەی 10 ساڵ ژیانم لە وڵاتی فیلەندا بڵێن چەند فیلمی دۆکۆمنتیم بەرهێناوە لە ناو دەیان ڕۆژنامە و گۆڤار بوونم هەبووە و زیاتر لەوەی کە خۆ بە وێنەگر بناسم نەخێر من دەتوانم بڵم زیاتر ڕۆژنامە نووسم کەسێکم کە ئیشی دۆکۆمنتیم کردووە بە تایبەت لە ساڵانی 2003 تاکو 2010 پێشەوەی کە بێن بۆ فیلەند بەڵێ کەواتە بە هەموو شێوە بە هەموو جوور گەڵایەکی وشکی نیشتیمانم کوردستانم کردوتە بیان و بۆی کە دابوو نەریتی وڵاتم زیاتر بە فیلەندەکان بناسێنم من بە تەنیا بێ پشتگیری ڕێکخراوناوان ئەوەندەم لە دەست هاتووە و لە دەست دێت هیوادارم ڕێکخراو ناوەندە کوردیەکانی فیلەند و وڵاتانی تر وە خەبەر بێن جم و جۆڵێ ئێستا کۆنێکە دۆخی کۆرۆنایە لە لای مە لێکدانەوە لەوانەیە ئەوا بێ لە لای ناوەندە کولتورەکان لەوانەیە لێکدانەوە ئاوا بێ ئیتر سالاکی تەواو بوو دۆخەکە دۆخی کۆرۆنایە نەخێر لەم دۆخەشدا فیلەندەکان ناوەندە هونەرەکانیان لە ڕابردوو لە ساڵانی پێش باشتریش دەکاتن ئێمە ئەوان لە بیانونە بۆ ئیشکردن بەداخەوە ناوەندەکانی من لە بیانونە بۆ ئیش نەکردن بەڵێ کەواتە پێم بڵێ تەنها چاوی کامێرەکەی تۆ بوو کە ئەو فۆتۆیانت کردە پێشەنگەکەەوە یاخود هاوکارێکت هەبوو یاخود فۆتۆی چەند فۆتۆگرافەرێکیشت کۆ کردوتەوە یا تەنها کارەکانی خۆتە ئەوە هیوایەتی منە پێشانگایەکانی فۆتۆم بە ناوەڕۆکی کوردستان بە بەشداری وێنەی فۆتۆگرافانی باشی کوردستان بکرێتەوە بە دڵنیایەوە وێنەکانی وان جوان کرد لە من بە دڵنیایەوە ئیشی وان جوان کرد لە من بەس بەداخەوە من لەم وڵاتە بەتەنیا ئیش دەکەم و دۆخی ئەم وڵاتە جوورێکە لە هونەرمەند و ڕۆژنامە نووس و لە سیاسی و حیزبی و ئەو دۆخەکەمان جوورێکە هەر سڵاو لە یەکتیش ناکەین من کە پێشانگاکانی وێنەم کردوتەوە من کە پەخشی فیلم و هەبووە 2 دیداری فیلمی کوردیم هەبووە بڵێن لە 20 کەسی کە لەوێ بوونی هەبووە جاروبار هیچ کوردێکم نەبینیوە جاروبار کوردێک 2 کورد بوونی هەبووە نازان بەداخەوە ئەو سۆز و ئەو بۆ یەکتربوونەوە و ئەو پێکەوە ئیشکردنەمان بۆ لەم وڵاتانە نیە یا بڵێن بۆ لە فیلەندانە هیوادارم ڕۆژێک پێکەوە ئیشکردن لە وڵاتانە هەبێت لە وڵانی پرسیاری بەڕێز بەتەنیا کردو من کەواتە هەوڵن نەداوە کە بە بەشداری چەند گەنجێک یاخود چەند هونەرمەندێک بتوانن بەیەکەوە کارێکی هەماهەنگی بەیەکەوە بکەن و لە فیلەندا ببینن کە کوردان لەوێ بە کاری دەستە جەمعی ئەو پێشانگایە ناکەنەوە من بۆم باس کردی لەوانەیە هێندێک کەس هێندێک بینەر بڵێ ئەم کوڕا چەندە گلێ و گازەندە دەکات کاکە ئەوە ڕاستێکە من 2 دیداری فیلمم بەڕێوە بێت چەندە داوام لە ئێوە کردوەرن پێکەوە ئیش بکەن من ئێستا کوێ پرۆژەیەک و بیرۆکەیەکم هەیە کە لە کوردستان دەبیت جێبەجێ بکەم پێویستم بەوەیە کە ڕێکخراوێک لەگەڵم بێ لێرە زیاتر لە ڕێکخراوی کوردی لە وڵاتە بوونیانەیە باوەڕ کرد لە هیچ کامیان ڕنابینم بڵێم ئەمە پرۆژەکەی من وەرە پێکەوە ئەم پرۆژەیە کار بکەین لە ماوەی 10 ساڵی ژیانم لەم وڵاتە من بەردەوام لە دەرگای هونەرمەندان و سالاکانم داوا وتومە فەرمونون بەخێر بێن پێکەوە ئیش بکەین بە دڵنیایەوە داهاتی پێکەوە ئیشکردن جوانترە لە بەتەنیا ئیشکردن ئەوە بیر و باوەڕی منە بەڵێ کاک ڕەسوڵ پلانت نییە لە وڵاتانی دیکە پێشەنگا بکەیتەوە و کار و چالاکیەکانە بەردەوام بکەیت و لەوێش بڵاوی بکەیتەوە ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە پلان بێت چەند ساڵێکیشە فکرم لێ کردوتەوە و هیوایەتمە خۆزگە ڕۆژێ بتوانین ئەمە
ڕێکخراو یا ئەنجومەنی کوردانی وڵاتانی ئیسکاندیناوی دامەستێنی بەنی لە وڵاتانی سوئێد و دانمارک و نۆروێژ و بەگشتی وڵاتانی ئیسکاندیناوی جار و بارکردم لەوە کردوێتەوە بۆتی لە سوئێد دانم بەڵام من پرۆژەی ئامادەم هەیە بۆ کارکردن کە لە کوردستان کار بکردرێت بەس پێویستە بڵێن ناوەند و ڕێکخراوێک لەگەڵ بێ بابەتێکی دیکانەشم دووپاتە دەکەمەوە هیوادارم پەیوەندی هونەرمەندان یا بەگشتی بڵێم وەزارەتی ئەگەر ڕاستی بڵێم گەشت و گوزاری کوردستان لەگەڵ هونەرمەندانی دەرێ بەتایبەت لەگەڵ وێنەگران باشتر بێت بۆی کە وێنەکانی وێ بگوازرێنەوە ئەوروپا و لە ڕێگای زمانی وێنە و فیلم ئێمە بتوانین زیاتر خۆمان بناسێنین ئێمە بڵێن بەڵێ ئەوروپایی تۆ ڕۆژانە لە ڕۆژنامەکانی خۆت بەس شەڕ و خوێنی وڵاتیمە دەبینی نەخێر سیرکە ئەو هەموو جوانیەی فەرمو ئەو پارەی کە دەیوێ بۆ تورکیە و بۆ وڵاتانی تر فەرمو لە کوردستان خەرجی بکە و جوانەکانمان تا 100 جوانتریشە لە زۆرێک لە وڵاتەکان بەڵێ کاتە پێم بڵێ فنلەندیەکان چیان ئەوت لەسەر فۆتۆکان کە فۆتۆی خانمێکی کووردە یاخود شوێنێکە لە کوردستان ئەوان چیان هەبوو لەسەر ئەو فۆتۆیانە چیان ئەوت لەسەریە من کە قسەم لەگەڵ کردوونە جاروبار ئێمە پێشتر ئەم جوانیانەمان نەبینیوە دروشتی جوانتان هەیە ئەوەی کە بەمە گوازراوەتەوە لە ڕێگای پەیامنێرەکانمان هەر زیاتر جوزانم نەهامەتی و ناخۆشی بووە بەڕاستی سروشتێکی جوان وەیە دابوونەری تووسەن جوانە مەسەرەن لەوێنە نیشانم داوە دایکم لەگەڵ خوشکەکانم خەریکی لێنانی چێشتێکی کوردەواری و دۆڵمەیە ئەم چێشتە چییە ئەم چێشتە چۆن دروست دەکرێتن یا سوزانم پایزێکی کوردستانم نیشان داوە سروشتێکی جوانم نیشان داوە هەمووی ئەوانە بۆ فیلمەکان بەڕاستی پێگای سنج بوونە و هێندێک کەسم بینیوە باسی کردووە کە بەم شێوە باسی کردووە لە لای من بۆم دەبێتە فکر کە لە ناو سفەرەکانی ساڵانەی خۆمدا بۆچی ناسەفەرێکی کوردستانیش بکەم بەڵێ بۆ هیواین کە هەمیشە بەردەوام بی و سەرکەوتوو بی بەڕێز ڕەسوڵ خوڕام کە لەگەڵمان بووی ئەمڕۆ بە هیوای بەردەوامی و کاری جوانتر و باشتر زۆر سپاس سپاس بۆ بەسەرکردنەوەتان ڕۆژ باش زۆر باش یەکەم جارە لە مێژوودا ئافرەتێک پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا وەردەگرێت دوای ڕاگەاندنی سەرکەوتنی جۆ بایدن 46مین سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا کامالا هاریس بە ڕەگەز ئەفریقی و پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا کە دووەم بەرزترین دەسەڵاتی باڵای ئەمریکایە بەڕێوە دەبات کامالا هاریس جێگری سەرۆکی ئەمریکا لە دایک و باوکێکی جامایکی و هندی لە ساڵی 1964 لە ویلایەتی کالیفۆرنیا لەدایک بوو و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە یاسا کە ساڵی 2003 بووە سەرۆکی نووسینگەی داواکاری گشتی سان فرانسیسکۆ و ساڵی 2010 پۆستی سەرۆکی داواکاری گشتی ویلایەتی کالیفۆرنیای وەرگرت هەروەها ساڵی 2016 ئەندامی ئەنجومەنی پیرانی ئەمریکایە و ئێستاش بە جێگیری سەرۆکی ئەمریکا دەستنیشان کراوە ئەوەش دەبێتە یەکەم ئافرەت لە مێژووی ئەمریکا و ئەو پۆستە وەربگرێت کامالە هاریس وەک پێشتر یاخۆ دۆکوژنێکی چالاک هەمیشە کاری کردووە کە کەمێک پێش ئێستاش ڕایگەیان نوێنەرایەتی ئافرەتانەکات لە سەرۆکایەتی ئەمریکا ئەو پێشتریش لە گروپێک یاخود ڕێکخراوێکی ئافرەتان بەردەوام کاری کردووە و لەگەڵەوەشدا کە هەمیشە باسیەوەی کردو ئەکرێت سەرپەرشتیاری ڕێکخراوێک دەستەیەکی زانستی بیت لەگەڵ ئەوەشدا سەرکردەیەکی باش و یاخود سەرکردەیەکی باش بیت بۆ کۆمەڵگەکەت و بە تایبەت بۆ ئافرەتان کە هەمیشە لە لێدوانەکانیدا باسی لەوە کردووە کە جەخت لەوە دەکاتەوە سەرکردەیەکی باش بێت بۆ کۆمەڵگەکەی و لەگەڵەوەشدا بە تایبەت بۆ ئافرەتان و کاری جدی بۆ ئافرەتان بکات لە ئەمریکا. هەڵبژاردنەکانی ئەمریکا و دواتر سەرکەوتنی بایدن پێدەچێت کە بوژانەوەیەکی ئابووری یاخود گۆڕانکاریکی ئابووری ڕووبدات ئەمەش کاریگەری لەسەر دراوە جیهانیەکانە بێت لەسەر نرخی زێر دەبێت بۆیە ئێستاش ئێمە بابەیەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی کوردستان ببینین.
کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 125,200 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 146,700 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 161,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 14,500 دیناری عێراقیە، 100,000 تومانی ئێرانیش 5,400 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 24ش 382,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 334,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 286,000 دیناری عێراقیە. لە شاری گلاسکۆی بەریتانیا خانمە هونەرمەندێکی بەریتانی ماوەی 2 ساڵە دەستی بە کۆکردنەوەی جۆرەها کیسەی پلاستیکی کردووە و لە پلانی دابووە کە پێشانگایکی تایبەت بەم کیسە پلاستیکانە بکاتەوە، بەڵام لەبەر کۆڕۆنا ناچار بوو لە ڕێگەی وەبسایتێکەوە بە شێوەی ئۆنلاین وێنەی هەموو کیسە پلاستیکەکانی بۆ خەڵکی جیهان نمایش بکات. ئامانجی ئەم خانمە هونەرمەندە لەم کاری هۆشداریکردنە یاخود هۆشداریدانە بە خەڵک لە کاریگەریە خراپەکانی کیسە پلاستیکەکان بۆ سەرژینگە. کاترینا کوبین خانمێکی هونەرمەندە لە شاری گلاسکۆی بەریتانیا ماوەی 2 ساڵە سەرخاڵی کۆکردنەوەی جۆرەها کیسەی پلاستیکیە. ئەم خانمە هونەرمەندە با مەبەستی هۆشیارکردنەوەی خەڵک لە کاریگەریە خراپەکانی کیسە پلاستیکەکان بۆ سەرژینگە و پیشاندانی جۆری کیسەکان بڕیاریدا بوو پێشانگایکی تایبەت بە جۆرەها کیسەی پلاستیکی لە شاری گلاسکۆ بکاتەوە، بەڵام بەهۆی پەتای کۆڕۆناوە نەیتوانی پلانەکەی جێبەجێ بکات. من ماوەی 2 ساڵە هەموو جۆرە کیسەیەکی پلاستیکی کۆ دەکەمەوە. بیرۆکەی ئەم کارە ئەم کاتە بۆم دروست بوو کە بینیم خەڵکێکی زۆر ڕۆژانە ئەم کیسە پلاستیکیانە بەکاردەهێن و فڕێدەدەنە ناو ژینگەوە تا دێت ستایلی کیسەکان دەگۆڕکرێن. بۆیە بیرم کردەوە کە زۆربەی جۆری کیسەکان لە ماوەی ئەم 2 ساڵە کۆ بکەمەوە، تاوەکو لە ڕێگەی پێشانگایەکەوە زۆربەی جۆرەکانی بە خەڵک پێشام بدەم و هۆشیاران بکەمەوە لە کاریگەری خراپەکانی بۆ سەر ژینگەکەمان. ئەم خانمە هونەرمەندە تەمەن 24 ساڵانە لە دوای ئەوەی کە پلانەکەی بۆ کردنەوەی پێشانگاکە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا هەڵوەشایەوە بڕیاریدا وێنەی هەموو کیسە پلاستیکیەکان بە شێوەی ئۆنلاین لەسەر وێبسایتێکی تایبەت بۆ خەڵک نمایش بکات. من لە دەستپێکدا ویستم کە پێشانگایەک بکەمەوە بۆ ئەوەی خەڵک بێت لە نزیکەوە ئەم کیسە پلاستیکیانە ببینن، بەڵام بەهۆی کۆڕۆنا نەمتوانی. ئێستا بە شێوەی ئۆنلاین بۆ خەڵک نمایشم کردووە. پێم وایە ئەم کیسە پلاستیکیانە دەبێت بمێنەوە و ببنە مێژوویەک بۆ ئێمە تاوەکوونەوەی داهاتوو بزانن کە ئێمە چۆن ژاوین و چیمان بەکارهێناوە. کاترینا هەرچەندە ماوەی 2 ساڵە دەستی بە کۆکردنەوەی کیسە پلاستیکەکان کردووە، بەڵام جۆرەها کیسەی پلاستیکیشی بەدەست گەیشتووە لە وڵاتانی دیکە وەکو ئەمریکا کە مێژوویان بۆ نزیکەی 60 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. بەمەش سەرنجی زۆر خەڵکی بۆ کارەکانی ڕاکێشاوە و جگە لە خەڵکی بەریتانیا خەڵکێکی دیکەش لە وڵاتانی دیکەی جیهانەوە سەردانی وێبسایتەکەیان کردووە و پشتگیریان کردووە. دێنا فەریقی، کوردستان 24. لەوانەیە هەریەک لێمە زۆر جار بێ ئاگابین لەوەی کە کیسەیەک فڕێ ئەدەین یاخود زیاتر بەکاری هێنین و کەرەستەکانمانەکەینە چەندانەیەک لەو کیسانەوە بەبێەوەی کە گرنگی بەوە بدرێت کە چەندێ زیانی هەیە و ماوەی چەند سەد ساڵ ئەمێنێتەوە تا شی دەبێتەوە و لەگەڵ شی بوونەوەشیا چ زیانێک بە ژینگە دەگەێنێت. هەرچەندە پێشانگای ئەم خانمە کە پێشانگاکەی بەهۆی کۆڕۆناوە نەکردوەوە گەربی کردێتەوە هەندێک لە میوانەکان ئەیانبینی، بەڵام لەو ڕێگەیەوەی کە بە ئۆنلاین پیشانی هەموو جیهانی داوە وای کردووە کە هۆشداری بە هەریەک لە هەر دانیشتوویەک ئەم سەرزەویە بدات کە چ مەترسیەک لەسەر ژینگەکەمان هەیە لە ڕێگەی ئەم کیسە پلاستیکیانەوە بە هیوای ژینگەیەکی باش و کوردستان هەمیشە ئاوادان بێ و ژینگەی بپارێزین لە ڕێگەی کەمتر بەکارهێنانی بە تایبەت سفرەی سەفەری کێسە لە هەموو ماڵێکدا هەیە، چونکە ئامادەی پلاستیک هەیە کە بۆ نمونە ئەو بتڵەی کە هەیە ئێمە ئاوی تی ئاخۆینەوە زیاتر لە 250 بۆ 300 ساڵی پێویستە کە شی بێتەوە لە خاکدا.
لەگەڵ شیبوونەوەکەشیدا چەندین مادەی ئەندامی ئەو خاک و ژینگەیە لە ناو دەبات یاخود مادەی زیان بەخش بڵاوکاتەوە ئەبێتە هۆی ژەهراوی بوونی و ئێمەش دووبارە لە ڕێگەی ئەو ئاو هەوایی کە بەکاری هێنینەوە زیانێکی گەورەمان پێدەگات و چەندین نەخۆشی تازە و جۆرا و جۆر سەر هەڵەداد واکات کە ئێمە تەندروستیمان بەرەو خراپبوون بڕوات. بۆیە هەمیشە پارێزرا بن. هەر سەبارەت بە ژینگە باز لە ئۆتۆمبیلەکەین کە دۆستی ژینگەیە ئێمە هەمیشە زۆر جار بیرمان لەوە کردوەوە کە ئۆتۆمبیلەکان بۆ نافڕەنیا خۆت لەوانێت زۆر جار خەیاڵمان کردبێت کە ئۆتۆمبیلێکمان هەبێ بفڕێت زۆر جار کە پێویستمان بۆیە زوو بگەینە شوێنێ هەرچەندە ئۆتۆمبیلەکە دۆستی ژینگەیە و کۆمپانیایکی هۆڵندی بەرهەمی هێنێت کە جگە لە هاتوو چۆکردن بەناو شەقامەکانە هاوکات توانای فڕینیشی بە ئاسماندا هەیە. نرخی ئەو ئۆتۆمبیلە نزیکەی 500,000 یۆرۆ دەبێت و خواستێکی زۆری لەسەر هەیە و هەروەها وەکوتم دۆستی ژینگەشە. دوای وەرگرتنی ڕەزامەندی بەکارهێنانی ڕێگاوبانەکان و دڵنیایی زۆری، کۆمپانیایەکی هۆڵندی ئۆتۆمبیلێکی بە ناوی لیبرتی دروست دەکات کە لە یەک کات دەتوانای ڕۆیشتن بە شەقامەکان و فرین بە ئاسمانیدا هەیە. ئۆتۆمبیلەکە لە ڕێگادا بۆ گۆڕیندا دۆخی ئۆتۆمبیل بۆ فڕۆکە پێویستی بە دەخولەکەیە. ئاڵنگاریەکی گەورەیە کاتێک بتوانیت ئەو هەموو پارچەیە لێک بدەیت و ئۆتۆمبیلێک دروست بکەین کە توانای فڕینیە بێت. ئۆتۆمبیلەکە دۆستی ژینگەیە و دەتوانێت لە کاتی لێخڕین لە ناو شەقامەکاندا دۆخەکەی بگۆڕێت بۆ فڕۆکە. ئەوەش دەخولەکی پێویستە. توانای ئۆتۆمبیلی لیبرتی زۆرە و دەتوانێت لە کاتژمێرێکدا نزیکەی 180 کیلۆمەتر ببڕێت، هاوکات نزیکەی 500,000 کیلۆمەتر بە یەک تانکی سوتەمەنی بفڕێت. هەموو مەرجەکانی توونوتۆڵی و سەلامەتی لە ئۆتۆمبیلەکەدا جێبەجێکراون. لە ئێستاوە داواکارێکی زۆر لەسەر ئۆتۆمبیلە هەیە و بە تایبەت لەلایەنی کەسانی بەناوبانگ و ناسرا و خواستێکی زۆری لەسەرە. هەرچەندە بەهۆی دۆخی کۆرۆنا داواکاری ڕاستەقینە بەوە ئۆتۆمبیلە دەرناکەوێت چونکە بەگشتی دۆخەکە ئاڵۆزە، بەڵام بەدڵنیاییەوە هەر لە ئێستاوە داواکاریەکی زۆری لەسەر هەیە بە تایبەت لەلایەن کەسانی ناودار و هونەرمەندان. بێگومان کارەکانمان فراوانتر دەکەین و بەرهەمەکەی زیاتر دەکەین. ئۆتۆمبیلی لیبەتی دوای چەند ساڵێک لەسەر چاودێری و تاقیکردنەوە لەسەری 2000 ڕەزامەندی بەرهەمهێنانی پێدرا. لە هەوڵی یەکەمیدا نزیکەی 90 دانەی لێ دروست دەکرێت و نرخی هەر ئۆتۆمبیلێکیش نزیکەی 500,000 یۆرۆیە. یەکەم ئۆتۆمبیلە لە یەک کادا یاسای هاتوچۆی ئاسمانی و زەمینیدا بەسەردا جێبەجێ بکرێت. هەر لە بابەتی تەکنەلۆژیا مێنینەوە کە ئێمە زین زۆرجار تەکنەلۆژیا سوودێکی زۆرە گەێنێت وەکۆی کە ئێستا ئەو ئۆتۆمبیلە لەگەڵەوەی کە بەسەر شەقامەکان ئاڕوا دەتوانین بە ئاسمانیشدا بفڕین، بەڵام لەگەڵەوەشدا تەکنەلۆژیا یاخۆت ئەو بابەتانی پەیوەندی بە تەکنەلۆژیا و ئینتەرنێتەوە هەیە زیانێکی زۆری هەیە کە بەکارهێنانی ئینتەرنێت بەتایبەت فشاری خوێن زیاد دەکات بە پێی توێژینەوەیەک لەلایەن پسپۆڕانی شارەزایانی نەخۆشخانەی هێنری فۆردی ئەمریکا بڵاو کراوەتەوە تێدا دەرکەوتووە کە زۆر بەکارهێنانی ئینتەرنێت دەبێتە هۆی زیادبوونی ئازاری پشت هەروەها فشاری خوێن لەلایەن منداڵان و هەرزەکاران زیاد دەکات. پسپۆڕان داوا لە باوانەکان کە ڕێگە نەدەن مناڵەکانیان ڕۆژانە لە 2 کاتژمێر و هەفتانەش لە 14 کاتژمێر زیاتر ئینتەرنێت بەکاربهێنن و چاودێریان بکەن کە ئێستا بەتایبەت لەم کاتەدا کە هۆڵەکانی خوێندن داخراوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە منداڵان زیاتر سەرقاڵی ئامەرە ئەلکترۆنیەکانن و ئینتەرنێت زۆر بەکارهێنن بۆیە دایکان و باوکان پێویستە هەمیشە چاودێرێکی باشی منداڵەکانیان بن تا تەندروستی منداڵەکانیان باش بێت جگەلەوەی کە فشاری خوێن زیادەکە هەر شتێکی دیکە بێت ئەمە واکات کە زاکیرەی منداڵەکەش کەمتر بتوانێت خۆی بیر بکاتەوە یاخود کۆنتترۆلی زاکیرەی منداڵەکەشەکات. بەڵێ بابەتێکی دیکە هەیە کەوی ژمارەیەک خۆبەخش سەر بە ڕێکخراوێکی مرۆیی لە کۆسۆڤ ئەو سەوزە و میوە و خواردنانەی لە شەوە ئاهەنگ و جەژن و بۆنەکاندا فرێ دەدرێت ئەوان کۆیەکەنەوە بە شێوەیەکی دیکە سوودی لێوەردەگرن و دووبارە بەکاری هێننەوە بەڵام ئەم جارە پێشکەش بە کەسانی دیکە و کەم دەرامەت دەکرێت کە بەپێی ئامارێکی نەتەوەیە گرتووەکان ساڵانە ملیارێک و 300 ملیۆن تۆن خواردن و سەوزە لە جیهان بە فیڕۆ دەچێت هاوکات لەگەڵەوەی کە چەندەها ملیۆن کەسیش لە برسا یاخود توانای خواردنی لە تەنانێک یاخود خواردنێکی سەرەتاییان نییە. ئەم میوە و سەوزەواتانە بێگومان بە فیڕۆ دەچوون ئەگەر لەلایەن ئەم خۆبەخشانە لە کێڵگەیەکی کۆسۆڤۆ کۆنەکرێتەوە.
بەڵام خۆبەخشەکانی ڕێکخراوەکە بۆ ڕێگریکردن لە بەفیڕۆچوون و بەرزکردنەوەی ئاستی وشیاری لەبارەی بەکارهێنانی پاشماوە خۆراکیەکان، کۆکردنەوەی میوە و سەوزەواتەکان بە دەرفەت دەزانن بۆ دروستکردنی ژەمە خۆراکێکی سادە و بەسوود لە سوپ دیسکۆیەک. مەبەستی ئێمە زیادە ڕۆی نەکردن و بە فیڕۆنەدانی خۆراکە. ئەوە نیشانی خەڵک دەدەین کە دەکرێت کەڵک لەو شتانە وەربگرین کە هێشتاش فرنەدراون و خراپ نەبوونە. سوپ دیسکۆ بە پێشکەشکردنی سوپێکی گەرم و بە چێژ سەرنجی ئامادەبووان بۆ لای خۆی بەوە ڕادەکێشێت کە بێ بەرامبەرە و دیسکۆکە بە شێوەیەکی جیاواز و تایبەت سوپ بۆ ئامادەبووان ساز دەکات کە دەکرا بە فیڕۆ بدرێت. ئەمە شوای کردووە ژەمێک خواردنی بەسوود بۆ ئارەزوومەندانی سوپە زستانەکان لێرە کۆ بکاتەوە. لە جژنی هاڵۆوین میوە و سەوزەواتێکی زۆر بە فیڕۆ دەچێت و تەنانەت گەر هیچیشی لەسەر نەنەخشرابێت خاوەن کێڵگە و دوکاندارەکان وەری ناگرن و فڕێ دەدرێت. بە تایبەتی کودی و تەماتە لە دوای نەخشاندنیان بەکار ناهێنرێن و فڕێ دەدرێن. سوپەکە گەلێکی خۆش بوو. چێکی توش بوو لێ چێژەکە تایبەت دابوویێدە بێ بەرامبەرمە ئەف سوپا خۆشخوار. بە پێی راپۆرتێکی بەشی خۆراک و کشتتوکاڵ لە ڕێکخراوی گشتی نەتەوە یەکگرتوەکان، ساڵانە 1 ملیار و 300 میلیۆن تۆن خۆراکی بەرهەم هاتوو بۆ مرۆڤ لە سەرتاسەری جیهان بە فیڕۆ دەچێت. ئێمە لە ڕێگەی و بابەتانی کە ئامادەیەکەین هەمیشە بە بیرتانێنینەوە کە زیادەڕەوی یاخود هەموو ئەو بابەتانەی کە زیان بە تەندروستیمانوە بە ژینگەمان دەگەیەنێت ئاگاداری بین و بتوانین کۆنتترۆلیان بکەین بە تایبەت لە ڕووی خۆراکەوە کە ئازانین ڕۆژانە کە ڕێژەیەکی زۆر لە خواردن ئامادەکرێ و بتوانین ئەوەی کە پێویستمانە ئەوەی بۆمان ئەخورێت تەنها ئەوەنە بەکاربێنین بۆ ئەوەی کە ئەو خۆراکە نەڕژێت و بیری خۆمانی بێنینەوە کە کەسانێک هەن توانای پەیداکردنی پاروێنانێکیان نییە لە جیهاندا کە ناتوانن کە چەندە سوپاس بخوا لە کوردستان تا ئێستا بەو شێوەیە نیە خۆت ئەتوانین ڕۆژانە چەندین جۆر خواردن بخۆین و هەموو خواردنێک بەردەستە جا خواردنە خۆماڵیەکانیش بێت بۆ هیواین کە هەمیشە ئەو خواردنانە سوودیان هەبێ و بتوانین ڕێز لەو خواردنە بگرین کە هەمانە و بە فیڕۆی نەدەین. هەر باسی خواردنەکەم کە چەند سوودیان هەیە و ئەو خۆراکانی کە ئازاری مەسولکەکان کەمەکەنەوە خواردن و خواردنەوە بە پێی پێکاتە و کانزاکانیان سوود و زیانیان هەیە، بەڵام بەشێک لە خواردنەکان سووڕی خوێن چالاکەکەن و ئازاری ماسوولکەکان کەم دەکەنەوە. ئەوانیش مزرەمەنیەکانە بەگشتی هەوکردن کەم دەکەنەوە و جەڵتە و کڵۆتی خوێن ناهێڵن. جگەلەوە ترێ کە یەکێکە لەو میوانەی دژە ئۆکسانی تێدایە و یارمەتی کشانی لوولەکانی خوێن دەدات. زەردەچەوە دژە هەوکردنێکی بەهێزە و ئازاری ماسوولکەکان کەم دەکاتەوە. گوێز ڕێژەیەکی زۆر ئۆمێگا-3 تێدایە و بە پارێزگاری لە بۆری خوێن ناو دەبرێت. هەروەها سیر ڕێژێکی زۆر سەلڤەری تێدایە و بۆری خوێن خاو دەکاتەوە. هەنار دژە ئۆکسیدە و دەبێتە هۆی کەمکردنەوەی گرژی ماسوولکەکان بە تایبەت ئەم وەرزەکە هەنار زۆرە ئەتوانین زۆر بیخۆین و جگەلەوە سپێناخ یارمەتی بەهێزبوون و گەورەبوونی بۆری خوێن دەدات. هەروەها ماسی کە ڕێژێکی زۆر لە ئۆمێگا-3 تێدایە و سووڕی خوێن چالاک دەکات. هەرە یەک لەم خواردنانە سوودێکی بەردەوامی هەیە، بەردەوام ئەتوانین هەر یەکێکیشمان دەستکەوێت بە نرخێکی هەرزان. سپاس بەخوا کە لە هەرێمی کوردستان هەمیشە و خواردنانە زۆر بەردەستە و ئەتوانین بە نرخێکی کەم دەستمان بکەوێت و سوودێکی زۆریشی لێ ببینین. بە باسکردن لەو هەموو سوودە یاخود ئەو هەموو زانیاریی کە لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژباشەوە بۆم خستنە ڕوو، کۆتاییم با بەرگە و بابەتەکانی ڕۆژباش هێنا هەر شاد و تەندروست باش بن.